بهارا 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 یار بهارا 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 وای بهاری شادی خوشی وای بهاری شادی خوشی ورا دسلام لاله دکم وای بکی شادی بنوشی وای بکی شادی بنوشی گەڕێگەیان نەدایت بچیتە کەرکووک و وتیان ئێرە عەرەبستانە بە ئەسپایی نزیک بەرەوە و بڵێ ئێوە هیچ بەڵگەیەکتان نییە ئێمە وێڕای نەخشە کۆنەکان و وێڕای سەرژمێری و ڕووپێوی و دانپێدانراوە مێژوویەکان بەڵگەیەکی تری بەهێزمان هەیە کە نە لە ناو دەچێت و نەدەتوانرێ بگۆڕێ نەدەتوانرێ حاشای لێ بکرێت و نەدەتوانرێ خۆی لێ بێبەری بکرێت ئەو بەڵگەیە هونەرمەندێکی باڵایە کە بە تەپڵ و باڵەبان لە هەر کوچە و شەقامێکی شاردا بە سۆزێکی ناسک و گەرمیانیانە بە قەتار و خاوکەر و نەهاوەند بە حەبێخان و ئامۆزاگیان بوو بە سیما و ڕەمزێکی مەزن وەک مێخ لە چەقی کەرکووکدا کوترا و هیچ هێزێک نەیتوانی هەڵی بکێشێ ئەو بوو بە دەنگێکی دلێر و ناسک و خەمبار بوو بە پشکۆ و مەدرسە بۆ دەیان هونەرمەند و خوێندکەر ئەو دەنگە ئاسمانیە ئەو چریکە و نەغمە گەرمیانیە ئەو قاسپە بەهاریە ئەو نەبرە و دەنگە عالیە سەلاح داودێ نووسەری کورد مەحموود زامدار لە ڕێوڕەسمێکدا لە شاری هەولێر وتی بە درێژایی 83 ساڵ لە تعریبکردنی شاری کەرکووک زۆربەی سیماکانی کوردیان لەو شارە گۆڕی بەڵام هەرگیز نەیانتوانی دەهۆڵ و زۆڕناکەی سەلاح داودە بگۆڕن و لە ناوی بەرن ملای ئالیەوە ملای ئالیەوە دو سوارمان هەڵ لە ڕێوە دو سوارمان هەڵ لە ڕێوە نەجمەی ئەو یارە هاتیەوە ئەرێ چرموڵە دڵاوەکیەوە ئەرێ نەرموڵە دڵاوەکیەوە سەلاح محەممەد خدر بارام ناسرا و بە سەلاح داودە لە ساڵی 1935 لە گوندی ئەلبوسەباح سەر بە خوورماتوو لە پارێزگای کەرکووک لەدایک بووە گەرچی هەر لە سەرەتای قۆناغی منداڵیەوە لە ناو هەژاری و چەرمەسەری و کوێرەوەریدا گەورە بوو بەڵام ئەوە ڕێگر نەبوو کە داودە بێتە ناو دنیای هونەرەوە هەر لە قۆناغی گەنجیدا و بە ماوەیەکی کەم بەو سۆزە ناسکەی خۆی توانی گوێگرێکی زۆر لە خۆی کۆ بکاتەوە ساڵی 1953 دەچێتە ڕادیۆی بەغداد و لەوێ ئاشنایی لەگەڵ ئیمپراتۆریەتی مەقامی کوردی مامۆستا عەلی مەردان پەیدا دەکا و دواتر لەو ڕادیۆیە گۆرانیەکانی تۆمار دەکات سەلاح داودە لە خەزێنەی هونەری گەرمیان شارەزاییەکی زۆری هەبوو بە تایبەتی لە قەتار خاوکەر ئەڵاوەیسی ئای خورشیدی وێڕای ئەوەی شارەزایی گەورەی هەبوو لە مەقاماتە شەرقیەکان بە تایبەتی بەیات حیجاز سەبا سێگا نەهاوەند چوارگا و ئووەفە دواتر دەستەیەکی هونەری میلیدا دەمەزرێت شارەزایی سەلاح داودە تەنها لە کوردیدا نەبوو بەڵکو ئەو زۆر لێ هاتوانە دەیتوانی بە لەهجەی تورکمانی گۆرانی بڵێ و تەنانەت توانی هەوادارێکی زۆری تورکمانی لە دەوری دەنگی خۆی کۆ بکاتەوە داودە بەهۆی بارودۆخی سەختی ژیانەوە هەموو هیوایەکی ئەوە بوو تەنها کەمێک پارەی هەبێ و دۆخی تەندروستی خۆی پێچاک بکات بەڵام بەهۆی ئەو دۆخە و ئەو فەرامۆشکردنەی کە هەی بوو بەهێزی دەنگ و بەهێزی دەستی لە کوچە و کۆڵانەکانی شاردا گۆرانی دەچڕی و هونەری میلی پێشکەش دەکرد ئەمە سەرباری ئەوەی کە زۆر جار توانجی ئەوەی لێ دەدرا بۆ بە شێوازێکی ئەکادیمی کار ناکات بەڵام بێئاگا بوون لە شارەزایی داودە و هونەری کوردی کە هونەری میلی بەشێکی ڕەسەنی ئەو هونەرەیە سەرباری ئەمەش
وەگە و قسەی کە نووسەری دیاری عەرەب مستەفا مەحموود دەیوت بە سەد حەکیم بە ئەندازەی دەردەدارێک نازانن، ئەوانیش لە دەردەکەی داودە تێنەدەگەیشتن. بەشێک لە گۆرانیەکانی سەلاح داودە، خانزادەخان، ڕێزە، ڕاستەی خیابان، نایلۆنە، حەبیبەخان، زارە، یارووەرەوە، ئاگربارانە، ئامۆزاگیان، ئەمانە و دەیان گۆرانی تری هەبوو. هەشتی مانگی 5 ساڵی 2009 دوای بەشداریکردنی لە کۆنسێرتێک کە لە ناوەندی عەلی مەردان ساز کرابوو، داودە لە پڕدۆخی تەندروستی تێک دەچێت و بەڕێ دەکرێت بۆ نەخۆشخانە. کاتژمێر 8 شەو ئەواڵی مردنی بڵاو دەکرێتەوە و بە مردنی داودە یەکێک لە پایە هەرە دیارەکانی هونەری کوردی لە گەرمیان ڕۆما.